باوەڕەکەی و فیلمێکە نیشانت دەدەم تەنها بە موبایلێکی ئایفۆن 7 پلاس ڕیکۆرد کراوە. دەرهێنەرەکەی پێشتر خڵاتی ئۆسکاری بەدەستێناوە و داهات و قازانجی فیلمەکە 9 جار لە تێچووەکەی زیاتر بووە. ئایا بێت فیلمێک بێت؟ من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێتە لەگەڵمانە بن. فیلمی ئەنسەین ساڵی 2018 بڵاوکرایەوە، جۆری فیلم دراما هۆرەر میستریە. چیرۆکی فیلم باس لە کچێکەکات نەخۆشی دەرونی هەیە و پێی وایە پیاوێک بەردەوام چاودێریە کات و بە دوای ئەکەوێت. هەر لەبەر ئەمە ئەیخەنە نەخۆشخانەیەکی دەرونی، بەڵام دواتر چی ڕوو ئەدا. دەرهێنەری فیلمەکە ستیڤن سۆدەربێرگە کە پێشتر خڵاتی ئۆسکاری بەدەستێناوە و ئەم فیلمە تێچوو 1.5 ملیۆن دۆلار بووە، بەڵام 14 ملیۆن و 200,000 دۆلار داهاتی هەبوو. لە ماڵپەڕی IMDb نمرەی 6.4 و لە ڕۆتن تومەیتۆ 80% بەدەستێناوە. لە ئەکتەرە دیارەکانی فیلمەکە کلێر فۆی، جۆشۆوە لیۆنارد، جەی فارۆ و جێنۆ تێمپڵ. ئایا تۆ پێشتر فیلمی ئەنسەینێ بینیوە؟ ولەو باوەڕەدا بووی ڕۆژێک بێت فیلمەکان تەنها بە کامێرای موبایل ڕیکۆرد بکرێت و سەرکەوتوو بێت و کوالێتی نزیک بێتوانێت لە فیلمەکانی هۆلیوود. ڕای خۆت لە کۆمنتە بنووسە، بەڵام لە یاد نەکەی بۆ بەردەوامبوونی ئەم بڕگەیە لایک بکە، لە هاوڕێکانتان شێریکەن. من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێت بوو. سەلام عەلیکوم.